هێشتا کارکردن لە ڕێگەی دەردبەند سەنگەسەر بەردەوامە و سەرڕای تێپەڕینی 4 مانگ بەسەر وادەی تەواوبوونی تەنها قۆناغی یەکەمی تەواو بووە و وا بڕیارە بەم نزیکانە بەڕووی شۆفێراندا بکرێتەوە. بڕگەی گەورە لە پرۆژەکەدا بڕینی شاخی دەربەند بوو کە بەهۆیەوە ڕێگاکەمان داخست بوو وە لە ئێستادا دوایین تەقینەوەمان ئەنجام داوە لە شاخەکە و ئێمە بەرنامەمان هەیە لە 15 هەتا 20 ڕێگاکە دەکەینەوە لەمە دووە هاتوچۆ بە گڵەزەردا ناکرێت و لە هەمان کاتدا لە سایدێک هاتوچۆ دەکرێت و لە سایدێکیش کار دەکرێت. بە سەبەبی دواکەوتنی پرۆژەکە لە وەختی خۆیدا تەواو نەبوو دوو هۆکاری سەرەکی هەبوو. یەکەمیان بە شێوازێکی بنەڕەتی گۆڕانکاریمان لە بەرگەکانی پرۆژەکەدا کرد ئەوەش پێویستی بە ماوەیەکی زۆر هەبوو هەم بۆ ئەوەی دیزاینەکە نوێەکە پەسەند بکرێەوە هەم ئەو ڕۆتینە ئیداریانەی کە لە وەزارەت هەبوو هەتاکو هەموو لایەنە پەیوەندیدارەکان تاکو و ڕەزامەندی وەرگیرا و بەشی دووەمیان پەیوەندی بە نەبوونی بودجەوە هەبوو. بودجەی نەختینە نەبوو لە تەنها ملیارێک بۆ ئێمە دیاری کرابوو لە ساڵی 2017 هەتاکو ئەوەی کە تەمویلش کرایەوە ئەوانە ئەو دوو سەبەبە بوو بەهۆی ئەوەی کە پرۆژەکە نەتوانرێ بە شێوەیەکی باش ئیشی تێدا بکرێ. ئەم ڕێگایە هەردوو قەزای ڕانی و پشدەر بە یەکەوە دەبەستێتەوە و لە ساتی دەستپێکردنی پرۆژەکەەوە هاوڵاتیان لە ڕێگەی گڵەزەرتەوە هاتوچۆ دەکەن و ئەمەش ناڕەحەتی زۆری بۆ دروستکردوون. شۆفێرانیش چاوەڕوان بوون پرۆژەکە زووتر و بە تەواوکراوی بکرابایەوە. ڕاستی ئێمە زۆر ناڕازین لەو ڕێگا کوتیان ڕێگا بێت بەڵام وی زیاد دەکەنەوە ڕێگا بەڕاستی دەبوو لە مێژ تەواو بە ئێداگەر ئەو بە ئەمە هێندە لانی زەرمەندە نەدەبووین ئەو جارەکەنێ کرێن ڕاستە زیاتر بەڵام زەرەت بترێت لە قازانجێ هەموو خەڵکدان گوتمانگی 11 دەکرێتەوە کەچی نەکرایەوە ئەرە وەڵی دەبوو زوو ئەمە چاوەڕانی ئەومان دەکە زووتر تاوا بێتەوە. ئەم پرۆژەیە مانگی حوتی ساڵی 2017 دەستی پێکراوە 12 ملیارد دیناری بۆ تەرخانکراوە و قۆناغی یەکەمی کابریتی بولابڕینی شاخەکەی لە ڕێگەی 29 تەقینەوە بە بەکارهێنانی 300 تۆن TNT تەواو بووە. قۆناغی دووەمیشی قرتاوکردنی ڕێگاکەیە بە درێژی 3 کیلۆمەتر. لە ئێستادا بەهۆی نزیکبوونەوە لە وەرزی سەرما و ناڕەحەتی ڕێگەی گڵەزەر بۆ هاتوچۆ بەرپرسانی ڕێگاوبانی سنوورەکە بڕیاریان داوە ئەگەر بەنی وەچڵیش بێ بەڕووی شۆفێراندا بیکەنەوە. عەبدوسەلام حەسەن، کەناڵی ئاسمانی پەیام، ڕاپەڕین.